إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يعلم لا يشكر. بەڵام زۆرینەی خەڵک سوپاسگوزاری خوای پەروەردگار نابن. خوای گەورە هەموو نیعمەتەی پێبەخشی لە چاوی ساغ لە لەشی ساغ لە ژیان لە هیدایەتدان. تۆ تەسەورەکە ئەگەر ئێمە مسڵمان نەبووینە چییە بووین؟ هەمووی وەکو ئەو داوێن پیسانە لەو سەرجادانە سەرخۆش مەست شەق خەڵک شەقی تێڵەداین و گاڵتەی پێکرد یا گاڵتەمان بە خەڵکی ترک یا دەمێ بوو کوژرا بووین لە پێناوی تاغوتە یا وەکو پێشمەرگە مەعەوقە داماوانە لە ماڵەوە کەوتووە هەڵێ وەڵا وەزارەتی پێشمەرگە 1700 دۆلاری بۆ من سەرف کردووە من 7 دەفتەرم لە تورکیا لە خۆمان سەرف کردووە ئێستاش کەسێ نایە هەواڵم بپرسێ کەسێ ناکرێ خانووەکەم بۆ بدە. تۆ سەیری ئەم زەرەرە تخوا تۆ پێشمەرگەی بی ڕوحی خۆت داوە لە پێناوی تاغوتانێکە ڕۆیشتوی 11843 کەس کوژراوە لەو شوێنە کە پێوتر ناوچە دابڕاوەکان یا ناوچە ناکۆچی لەسەرەکان دابڕاوە بە هەموو شەوێک دایان بڕی لە کوردستان بەهۆی ئەم دوو تاغوتەوە 11843 کەس کوژرا و بریندار کەچی بە چەقەنەیەک بەجیهان هێشت و هەمویان هاتنەوە دواوە ڕوشیان تێبێنە سەر تەلەڤیزیۆن ڕۆژیان دێ چونکە ئەمە وەکو شێخ ڕەزا فەرمێ پێستی چاوی هێند قایمە شمشێری میسری نایبڕێ گەر بە کەوشیکەی ئەمێنە تا قیامەت نادڕێ. ئەم چاوە پلاستیکیانە کە دێتە سەر تەلەڤیزیۆن و خۆشی هەستاش بە زەعیمی کوردایەتیە زانێ ئای لەم کوردایەتیە. بەڵام داماو ئەم پێشمەرگەیە کە ماوە ئەوەیان کە کوژرا ئەوە ڕۆی زەرەرە لە دایک و باوکی کەوت ئەمە حاڵی قیامەتی خۆشە بەکە لەژەر ئاڵای عەلمانیەتێکی کوفرە خۆی داوە بکوشت. ئەوە لای خوای گەورە ناخوا بڵێ وەڵا وتی شایەتمانیە ناشەدۆ لای لای لەڵە ئەی سیرەکەت ئەی دیفاعکردن خوێنەکەت لە پێناوی نەوت دزەکانە نەبوو هی مافیا و عەلەمانیەتان نەبوو ئەوە ڕۆی ئەی ئەم مەعەوقە داماوەی کێسە پیسایی کاتە بن خۆی ماڵ و ناڵی بێزار بوون ئەوەندە پیسایی پاکن. فەرماندەکانی کوردایەتیوانان ئێستا کیسەی پیسایەکەشی بۆ ناکڕن کە 45,000 دینارە 40 دۆلاریشی بۆ پێ نادەن ئێستا. ئەی تۆی بریندار باشەوە تۆش زەرەرە کردە تۆبە کە بگەڕێ لای خوای گەورە بڵێ خوایە تۆبە لە کوردایەتی. ئەی تۆی زیندوو کە نەکوژراوی بەو هەلەکە سەمایە ڕات کردۆتەوە دۆ تۆ بۆ تۆبە ناکەی. کاکەی پێشمەرگە ئاسایش پۆلیس ئەوانەی لە خزمەتی تاغوتانی پارتیوێچێتیان تۆبە بکەن و گەڕێنەوە لای خوای گەورە. ئەخرەوە انفعال و ڕاکردنەتان سەبەبەکەی ئەمەیە. فقال لهم الله موتوا ثم أحياهم إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون. فضل خواهي قول الله سرطان چند زورة كنكو جران توبة بكنوا قرنوا ولكن أكثر الناس لا يشكرون. آخر تو بو شكران إخواناكي كبسلامتي آتويتتو بو شكران إخواناكي تو توبة يبكيتو بقريتو وازل بيجمرقاتي كتبيني بقرروا لبر خاطر خواهي پروردگارش هم قصانت بوكينو كوري بقري. باشا خواهي قورا فرمي وقاتلوا في سبيل الله واعلموا أن الله سميع عليم. فرمي لبيناوي خواهي پروردگارا كشتار بك. وقاتلوا صفتي مفاعلية يعني دو جبهة نك واقتلوا وقاتلوا جبهة هي ومش جبهة تدري أهل إيمان إيه ولم جبهة بشدار بن دجي أهل كفر بلان في سبيل الله چواشد نکن بل دفاعم لكردستان کرد ولا برگریم لخاک و خلچی خو مکر هیچ نیه بتیچان بۆ دانایی بتیچان داتاشی و پێ دەڵێ نەمە کوردستان نابە تۆ دەدزەکانی بای حەسەن و هاڤانا کرد دیفاع لەمانە کردو دیفاع لە حساب بانکیەکانی ئەوان کردو دیفاع لەو هەموو ممارەسەی زینە و فاحیشە و شەرابەی ئەوان کردووە کە لە شەوانی سووریانە لە غەربیان کرد تۆ دیفاع لە چێ کردو داما و بتێکیان بۆ داناوی وڵی کوردستان لا قسەیەکی زل لە پێشمەرگە مهمتر نییە پێشمەرگە مقدسە لە قسەی قۆڕە پێشمەرگە مقدسی چی هەمویان کردیان بە شێر پێوە چێ ئاور لە پێشمەرگەیەکی بریندار و داما و فەقیرە داتەوە پێشمەرگەکە نهاتۆتەوە بۆ مزگەوت خوان ڕەحمەتان لێبێ نەڕۆشتومەتەوە بە ماڵەوە بەخوا شیرم لێ بۆ مناڵەکانیشی بیکڕم لە جەبهەشەوە هاتوومەتەوە شتێکم بەڕاخن پارێکم بۆ کۆکن لە خۆی فەقیرتر بێموچە پارەی بۆ کۆکەنەوە پێشمەرگەی تاغوتیش ئەم داماویە بۆ قبوڵەکەن وقاتلوا في سبيل الله بەرامبەرەکەت کوردە عەرەبە تورکە فارسە هەرچی شتێکە هەیە تۆ في سبيل الله جەنگەکە بکە نەک بۆ کورد و کوردایەتیەوانە نەک بۆ سەرخستنی حیزب و ئاڵا و ڕایەکی دیاری کرا
في سبيل الله. من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله. پیغمبر علیه الصلاة والسلام فرمه هر کسێک لە پێناوی ئەوەیە کوشتار بکە کە دینی خوا سەرخا و سەروەرێتی شەرع بێنێتەوە پێشەوە ئەوە في سبیل الله.